ئێمە زۆرمان لە سیر بوو کە هەندێک برادر لەوێ ناڕزاییانێک دەربڕیوە لەوەی کە مدیری بەلەدی پردێ فەرمانمان کردو بە گۆڕینی طبعاً سەردانێکمان هەبوو بۆ پردێ بۆ ئاڵتون کۆپری خەڵکەکە لەوێ هەمووی سکاڵایان کرد لە دەستی ئەو برادری کە لەو دایرەیە کارەکە و ئەو برادرە طبیعیە ئێمە نامانوێت لەسەر مەسەلەی پێکهاتە قسە بکەین بەڵام واقع حالی کەرکوو وایە ئێمەمانوێت لە هەموو دایرەکان تەوازن ڕابژیرەوە لە هەموو دایرەکان کار بکەین کە تەوازن لە نێو پێکهاتەکان ئەم برادرە خۆی کوردە و هیچ کوردێک نەگۆڕدراوە بە تورکمانیان تورکمانێ بگۆڕدرێ بە کوردێک گۆڕدراوە و برادێکی دیکەعینە لە نەتەوەی کوردانراوەتەوە برا تورکمانەکان بۆچی ناڕازین هەتا ئێستا من لەوە حاڵی نەبوومە لێیان سەبەبەکەیان چییە و لاشم سەیرێکەوە ناڕازین جوابم بۆیان نردووە کە بێن لە دیوانی محافەزە و دەرگای دیوانی محافەزە کراوەیە بۆیان کە تعبیر لە ناڕزایی خۆیان بکەن و قسەکانیان لەگەڵ ئێمەمانان بکەن لە دیوانی محافەزە و بتوانین ئێمە لە نزیکەوە لەگەڵیان جوێویست بین بەڵام ئەو تەسەڕفەی کە کراوە بەرامبەر بە دایرەی بەلەدی ئاڵتون کۆپری هەموو ئیجراعاتێکی یاسایی بەرامبەریان دەکرێتەوە.